سەربازی ون ئەمجارە باس لە ئوستاف و کارمەند و پزیشکانە دەکات کە گیانفیدایانە خزمەت بە توێژێک دەکەن کە ئەم توێژە گیرۆدەی سەختترین دوژمن بوون کە هێز لە جەستەدا ناهێڵێ، ئەویش دەرد و ئازاری نەخۆشی شێرپەنجێ. ئێرە نەخۆشخانەی هیوایە لە شاری سلێمانی. نەخۆشخانەی هیوان تایبەتە بە چارەسەرکردنی توشبوانی شێرپەنجە و نەخۆشیەکانی خوێن کە لە ساڵی 2007ەوە دامەزراوە. لە نەخۆشخانەیەکی بچووکی چەند سەریریەوە توانراوە لە بگەێنرێتە زیاتر لە 120 سەریر کە ڕۆژانە زیاتر لە 500 نەخۆش لە توشبوانی شێرپەنجە و خوێن بەبێ بەرامبەر لە هەموو ناوچەکانی کوردستان و عێراقەوە چارەسەر دەکات. مەڵبەندێکە بۆ گەڕانەوەی هیوا بۆ هەموو دووچاربێکی شێرپەنجە لە ناو عێراق و هەرێمی کوردستان و ڕۆژانە زیاتر لە 130 نەخۆش بۆ 150 نەخۆش چارەسەری کیمیاوی تێدا وەردەگرێت. بەداخەوە هەندێک لەم توشبوانە منداڵن کە ڕۆژانە زیاتر لە 50 منداڵ دێن ئەم نەخۆشخانەیە و چارەسەریان بۆ دەکرێت و ئێمە زیاتر لە 3 ساڵ بەردەوام دەبین لەگەڵ هەموو مناڵێک تا ئەو کاتەی دڵنیا دەبین کە بە تەندروستێکی باشەوە دەیگەڕێنینەوە ناو خێزانەکانیان. لێرە ڕۆژانە زیاتر لە 500 نەخۆش و کەسی ناساغ سەردانیەکەن. کاتێک ئەو کەسانە سەردانی ئەم نەخۆشخانەیە دەکەن، خزمەتگوزاریەکی باشی تەندروستیان پێشکەش دەکرێت. ئەو خزمەتگوزاریەش لەلایەن ئەو کەسانەوە پێشکەش دەکرێت کە وەک سەربازی ون دەجەنگن بۆ لە ناوبردنی دوژمنێک کە بەشێکی مرۆڤایەتی بەدەست ئێش و ئازار و کاریگەریەکانیەوە دەناڵێنێ. ڕۆژانە 24 کاتژمێر و هەفتانە 7 ڕۆژ کار دەکەین بۆ ئەوەی هیچ توشبێکی شێرپەنجە نەبێت لە ناو کوردستان و لە ناو عێراقدا بێ هیوا بێت کە هیوایان بۆ بگەڕێنینەوە کە پشتیوانیان بین کە دڵنیایان بکەین لە جەنگی شێرپەنجە ئەوان بەتەنیانین. ئێمە هەمومان بەشێکی زۆر زیاتر لە 5 ساڵ و 6 ساڵی تەمەنمان بەخشیوە بە نەخۆشخانەیەک کە لەگەڵ ناخۆشی و سترێس و شەڕی مەرگ لەگەڵ ئەو کەسانەدا دەژین هەتا ئەو کاتەی دڵنیا دەبین کە دەتوانین بەشێکی زۆریان بگەڕێنەوە ناو کۆمەلگا و خۆشی و ئەمەلێک هیوایەک بگەڕینەوە ئەو خێزانانەی کە لە بەدەست شێرپەنجەوە دەناڵێن. بوونی نەخۆشێکی شێرپەنجە لە ناو خێزانێک کارێکی زۆر قورسە، هەموو خێزانەکە بەدەستەوە دەناڵێنێت. ئەگەر نمونەیەکت بۆ باس بکەم، زۆر جار من لەم ژوورەی خۆم بینیومە کە خوشک کە چەند خۆشەویستە بۆ برا و خوشکەکانی کە کەسێکیان گەیشتۆتە خۆناغەکانی کۆتایی هاتۆتە لای ئێمە و لێ پرسیون ئەم نەخۆشەمان کەی دەمرێت، لەبەرەوەی لە توانایاندا نەماوە چیتر مامەڵی لەگەڵ بکەن، ئەوەندە ئیشەکەی قورس بووە. بەڵام هەموو تاکێک و هەموو کارمەند و پزیشکێک لێرە زیاتر لە چەندین ساڵ لەگەڵ ئەم نەخۆشانە دەژی، ژیانی خۆی پێشکەش دەکات. قورسە ڕۆژانە 8 کاتژمێر لە شوێنێکدا کار بکەیت کە بە چواردەوری نەخۆشخانەکە و لە ناو نەخۆشخانەکەشدا پێکەنینی تیانە بێت. ئەوانەی کە دێنە ئێرە ماندوون، لە ڕووی دەرونیەوە ماندوون، لە ڕووی جەستەیەوە ماندوون، لە چاوەڕوانی لە دەستدانی کەسێکی نزیکیانن. ئەگەر ئەو کەسە منداڵەکەی بێت، دایکی بێت یا باوکی بێت یا کەسێکی خۆشەویستی بێت، ئەو کارمەندە لێرەیە کە دەبێت بە ڕۆیەکی خۆشەوە مامەڵی لەگەڵ کات. ئێمە وەکو ئیدارە دەبێت چارەسەرەکانی بۆ دابین بکەین کە کەمترین تێچووی شێرپەنجە 8 دەفتەر واتە 80,000 دلارە و لە هەندێک حاڵەتدا دەگاتە 280,000 دلار. ئەمە کاری ئێمە دەبێت و چارەسەرەکانی لێرە بە بەردەوامی بۆ دابین دەکەن لەگەڵ بوونی قەیران و لەگەڵ بوونی بێموچەیی و لەگەڵ بوونی دەیان کێشەی خێزانی کە لە ناو ئەو کارمەندانەدا هەیە. بەڵام ئەم نەخۆشخانەیە بۆ ساتێکیش لە کارکردن نەوەستاوە، بۆ ساتێکیش نەهێشتووە ئەو کەسانی ڕووی تێدەکەن بێ هیوابن و بەردەوام بوون لەوەی کە ئەم چارەسەرانە بە درێژایی ماوەی چارەسەرەکانیان بۆی دابین بکرێت و لە حاڵەتێکیشدا بێ زانی بێمان ئەم نەخۆشە چارەسەرێکیە لە دەرەوەی وڵات بە خۆشحاڵیەوە لە ڕێی سندوقی کۆمەک بۆ توشبوانی شێرپەنجە چارەسەرەکەی دەرەوەشمان بۆ دابین کردو و من دەتوانم دەیان نمونەی زیندوو دەمێ کە بڕیار بووە
کە لە ناو هەرێمی کوردستان قاچی ببڕێتەوە کە کەسێکی کچێکی 16 ساڵ و 7 ساڵ ئێمە توانیمانە زیاتر لە 50,000 بۆ 70,000 دلاری بە سوالکردن بێ بە سنووق بێ بۆ دابین بکەین ئەم کەسە بە زووترین کات بگەینە دەرەوەی وڵات بیپارێزین. ئەو سەربازەونانە لە کارمەند و خزمەتگوزار و پزیشکان پێکدێن کە 24 کاتژمێر لە چاودێری و چارەسەرکردندان بۆ پاراستنی سەلامەتی نەخۆشەکان. ئەو نەخۆشانە دەردەکانیان ئاسان نییە. هەمویان شێرپەنجە بووە بە چارەنووسیان و هەموو جەستەیانی داپۆشیوە. ژیانی لێ تاڵ کردوون. شێرپەنجە سەرباری ئەوەی نەخۆشیێکی سەخت و پڕ ئازارە، هاوکات نرخی دەرمان و وەرگرتنی چارەسەریش بۆ ئەم نەخۆشیە زۆر گرانە و لە توانای هەموو کەسێکدا نییە. چاندنی مۆخ یەکێکە لە گرنگترین بەشەکان کە لە ناو لەسەر ئاستی عێراق بۆ یەکەم جار لەو جۆرە چاندنانە ئەنجام درراوە. توانراوە زیاتر لە 120 نەخۆش چاندنی بۆ ئەنجام بدرێت. من بە کورتی دەمێت دوو لایەنی باس بکەم. لایەنێکیان لە ڕووی مادیەوە ئێمە ساڵانە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 100 منداڵ ئەناردە دەرەوە بە وڵاتی تورکیا و نزیکەی 6 میلیۆن دلار دەدرا بە وڵاتی تورکیا بە کاش بۆ چارەسەری ئەم مناڵانە. ئەوە جگەلەوەی بۆ ماوەی 3 مانگە و خێزانە لە کەسوکار و لە هاوڕەکانیان دوور دەبوون. ئێستا کە لە ناو نەخۆشخانەی هێوا بۆیان دەکرێت ئەم 100 نەخۆشە نزیکەی ملیۆنێک بۆ ملیۆن دلاری تێدەچێت. توانراوە زیاتر لە 4 میلیۆن دلار بودجە بگەڕێنرێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێی ئەم سنتەرەوە کە ئەمە خاڵێکی گرنگە. دووهەم لەم سنتەرە چارەسەری نەخۆشی سەلەسیمیا و نەخۆشی شێرپەنجەی تێدا دەکرێت. ئەگەر هیچ نەکرابێت توانراوە بە دەیان منداڵ ڕزگار بکرێ لەوەی کە ببن بە خاوەن پێداویستی تایبەت لە دوای تەمەنی 18 ساڵی و حکوومەت پارەیەکیان مەعاشیان تامردن بۆ ببڕێتەوە و هیچ داهێنانێک هیچ توانایەکیان نەبێت بۆ کۆمەلگای ئێمە. ئەگەر ئێمە تەنە ئەومان پاراستی بێت ئەم مناڵەمان هێنابێت چارەسەرمان بۆ کردی بێت و گەڕان بمانەوە ناو کۆمەلگا و خەڵکێکی ئاسایی وەک مرۆڤێکی ئاسایی بێ. ئەمە خزمەتێکی گەورەیە کە لەلایەن ئەو تیمانەی نەخۆشخانەی هیواوە پێشکەش کراوە بۆ خێزانانە. بەگشتی هیچ خێزانێک لە توانایدانیە ئەو دوژمنە لە ئامێز بگرێت لە بەرسەختی و گرانی بەرەنگاربوونەوەی. بەڵام لێرە ستافی ئەم نەخۆشخانەیە هەموو هەوڵێکەدەن بۆ بەرەنگاربوونەوە و سەڕینەوەی ئاسەوارەکانی. یەکێک لە کێشەکان و قورسیەکانی نەخۆشخانەی هیوا ئەو چارەسەرانەیە کە بەکاردەهێنرێت کە پێی دەوترێت چارەسەری کیمیاوی یاخود چارەسەری بایۆلۆجی. کێشەیەم دەرمانە خۆی لە خودی خۆیدا زۆر گرانە. شێرپەنجە بە گران بەهاترین نەخۆشی دادەنرێت کە ساڵانە لە جیهان بە 100 میلیۆن دلاری تێدا سەرف دەکرێت. خۆی پەیداکردنی ئەم دەرمانانە زۆر کارێکی قورسە کە بتوانرێت کە شەریکەیەک بۆ هەموو جیهانی دابین دەکات ئێمە بتوانین بیکڕین بودجەی بۆ دابینکەین و بێنە ناو نەخۆشخانە کە ئەم دەرمانە دەگاتە نەخۆشخانە ناتوانرێت ڕاستە خۆ بترێ بە نەخۆشەکان. ئێمە ستافێکی تایبەتمانەیە کە زیاتر لە 2007 تا ئەمڕۆ زیاتر لە 10 بۆ 11 ساڵە ئەزممویانەیە کە ئەم دەرمانانە دەبێت بگیرێتەوە لە شوێنێکی تایبەت لە ناو هودی تایبەتدا بگیرێتەوە بۆ نەخۆشەکان ئامادە بکرێت کە بۆ هەموو گرتنەوەکان ئەم کەسەی ئەم ستافەی کە لەوێ کار دەکات پێویستە بەرگی تایبەت پۆشێ، پێویستە ماسکی هەبێت، پێویستە ئێمە ژیانی و کارمەندەش بپارێزین چونکە خۆی ئەم مەوادە چارەسەرێکی میانە خۆی مەوادێکی مسەرتنە. ئێرە بەشی گرتنەوە و ئامادەکردنی چارەسەری کیمیاییە. لێرە ئەوانەی ئەو ئەرکە قورسە ئەنجامەدەن تەنانەت خۆشیان کردووە بە قوربانی و هەموو مەترسیەک لە ئەستۆگرن لە پێناو ڕزگارکردنی توشبوانی شێرپەنجە کە خۆیان گیانیان لە مەترسیدایە. بەردەوام ئەو کارمەندانی ئێمە ئەو پزیشکان ئەو کەسانی لە ناو قاوش کار دەکات ژیانیان لە مەترسیدایە لەبەرەوەی بەردەوام ڕۆژانە بەرکەوتنیان هەیە لەگەڵ چارەسەری کیمیایی. پاشان پاش گیرانەوە و ئامادەکردنی کە لەلایەن سیستمێکی تایبەتەوە ئێمە دابینمان کردووە هەمان ئەم چارەسەرانە ئەو پرۆتۆکۆڵانی لە وڵاتی ئەمریکا یاخود لە ئەڵمانیا و لە ئەوروپا بەکاردێت
ئێمە ئیشتراکمان هەیە لەگەڵیان هەمان پرۆگرام هەمان بەرنامە لەلایەن هۆسپیتال ئینفۆرمەیشنی سیستم واتە سیستمی تایبەت بە نەخۆشخانە ئامادەکراوە ئامادە دەکرێت و دەگوازرێتەوە بۆ بەشی ئاوت پیشنت و قاوشەکان لەوێ لە ڕێگەی تیمێکی تایبەتەوە کە پێکاتوە لە پزیشک لە پەرستار لە پزیشکی دەرمانسازی کلینیکی و سەریری ئەمانە هەمویان بەردەوام ئەم چارەسەرانە دەدەن بە نەخۆشەکان لە هەمان کاتدا چارەسەری دەرونیش ئامادەیە بۆ ئەوەی هاوکاری نەخۆشەکان بێت لەو کاتە قورسێک کە کیمیایی وەردەگرێت کە بیر لە بەشە نەرێنیەکەی چارەسەری کیمیاوی دەکات کە دەیان مزاعفات لەو نەخۆشە دروست دەکا وەکو وەرینی قژی وەکو ڕشانەوە وەکو دڵتێکەڵ هاتن وەکو زەعیف بوون و دەیان کێشەی تر ئێمە بە تیمێکی کامل لەگەڵیان دەبین چۆن چارەسەری ئەو حاڵەتانشکەن کە لە ڕێی کیمیاویەکەوە بۆیان دروست دەبێت. ماوەی 3 ساڵە لە نەخۆشخانەی هیوا کار دەکەم. ئیشەکەی ئێمە لێرە وەکو پەرستاری زانکۆیە، خزمەتکردنی نەخۆشە و ئیشی پەرستاری زانکۆ لەم نەخۆشخانەیە ڤایتڵ ساینە و پرۆسیجەرە واتە بۆنماڕۆیە ئایتیە و هەروەها ئێستا ئێمە چەند نێرسێکین لە کلینیکا کار دەکەین 4 نێرسین من یەکێکم لەو نێرسانێک کە ئێستا لە کلینیکم و ئیشەکەی من لەوێ ناردنی فەحسی خوێنە بۆ نەخۆش و مۆعیددانانە و هەروە هەنێجار عیلاجی ڕۆژانەیە و ئامانجی ئێمە خزمەتکردنی نەخۆشە. ئێرە ژووری گرتنەوەی کیمیاییەوەتە ژووری پریپەرێشن ژووری گرتنەوەی کیمیایی ئەم بەشە بەڵێن دڵی خەستەخانەکەیە چونکە هەرچ عیلاجێکی کیمیاییەتە ئەم بەشەوە لێرە گیرێتەوە بەپێی پرۆتۆکۆڵ دکتۆرەکان کە لەسەرەوە نەخۆش دەبینن بەپێی پرۆتۆکۆڵی نێرن بە سیستەم بۆ ئێرە لێرە ئۆردەرەکەی بۆ ڕاکێشرێ و لەو لا تەنزیل دەکرێت و دەرمانەکەی بۆ برێت ژوورەوە لێش لە ژووریشەوە بەپێی پرۆتۆکۆڵەکە دەرمانەکەی بۆ گیرێتەوانێ. مەترسیەکانی ئەم ژوورە زۆرە بەهۆی هەڵمژینی ئەو موادی کیمیانەوە معارەزین هەموو کارمەندێک لێرە معارەزە بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە چونکە موادەکان ئەنواعمان هەیە مشععمان هەیە کە هەیە تیشکە هاوێ هەمانە بۆنەکەی زۆر تیژە ئەمانە تووشی نەخۆشی خوێنە دەکا یعنی لێرە ئەوەی کە لێرە ئیژەکە خۆڕەیەکی زۆری لەسرە. لە نەخۆشخانەی هیوا بەشی منداڵان با جوانترین شێوە و با سیستەمێکی پێشکەوت و ئامادەکراوە بۆ لە باوەشگرتنی ئەو منداڵانەی کە تام و چێژیان لە تەمەنی مناڵی خۆیان نەکردووە لەبری ئەوەی سەرقاڵی ژیانی ئاسایی خۆیان بن غەرقی ناوخەم و ئازاری وەرگرتنی چارەسەرن و بارێک لەسەر شانیانە کە زۆر لە توانای ئەوان زیاترە. پێدانی چارەسەری کیمیایی زۆر جیاوازە لە چارەسەرەکانی تر هەموو چارەسەرێک هەموو جلسەیەک کە نەخۆشەکە وەری دەگرێت زیاتر لە 4 بۆ 5 جۆر دەرمانە ئەم دەرمانە شێوازی تایبەتی هەیە ئەبێ پێچرا بێتەوە ئەبێت تەسەلسولی پێدانی دەرمانەکان جیاوازە هەندێکیان لە ڕێی پۆرتلاینەوە دەدرێت بە نەخۆشەکان هەندێکیان لە ڕێی ناوکەوە دەدرێت چەند ڕێگەیەکی جیاوازی هەیە ئەمە وردەکارێکی زۆری دەیە بۆیە ئەو کارمەندانەی کە لە بواری شێرپەنجەدا کار دەکەن و چارەسەرەکان دەدەن پێویستە و ڕاهێنانێکی زۆریان کردبێت زۆر وریابن سترێسێکی زۆر زیاتریان لەسرە ئەمە ورتر دەبێتەوە لە بەشی منداڵە لە مناڵە چکا بەپێی وەزنەکەی بەپێی تایبەتمەندیەکەی چۆن وا بکەی ئەم توش بووە کە دێتە لا چارەسەری کیمیایی وەردەگرێت کەمترین ئازاری هەبێت کەمترین معاناتی هەبێت ئەمانە هەمووی ئەم کارمەند و پزیشکانی ئێرە بە جوانترین شێوە بە ستاندەرێکی زۆر جوان پێشکەشی دەکەن بەڵام لە هەمان کاردا لە ناخی خۆیان لە دەرونی خۆیاندا سترێسێکی زۆر گەورە و قورسیان لەسرە بەڕاستی تۆ کارێکی زۆر گرانە کارمەندێک بی 3 ساڵ منداڵێک بێتەلات بەم هەموو معاناتەوە تۆ لەگەڵی خەریک بیت کە ئەبێت زۆربیانە بێتە هاوڕێمان لە ناو نەخۆشخانەکە بەداخەوە لە هەم لە مەرحەلەیەک لە مەرحەلەکان ئەگەر یەکێک لەو مناڵانە و نەخۆشانە لە دەستدەی تۆ شعورێک لا دروست دەبێت کەسێکی زۆر نزیکی خۆتت لە دەستداوە بۆیە ئەمە هەمووی ترۆمایە و هەمووی سترێسە لە ناو ئەم کارمەند و ئەم پزیشکانەدا لێرە کۆ دەبێتەوە کە
بۆیە لە جیهاندا تایبەتمەندێکی تەواو دەدرێت بەو کەسانی لە بواری شێرپەنجەدا کار دەکەن چکا بەڕاستی کارەکان لە کاری مرۆڤێکی ئاسایی زۆر زیاتر و زۆر قورسترە. چارەسەری گرنگ و چارەنووساز دەدرێت بەو توش بووانە تا کەمێک لە ئازارەکانیان کەم بکەنەوە. لێرە چارەسەر دەدرێت بەو منداڵانەی کە هێزی بەرگری لەشیان سەفرە و بەرگەی بچووکترین ڤایرۆس ناگرن. ئەو چارەسەریانە لە ژوورە داخرا و دابڕاوەکاندا درێت بەو منداڵانەی کە برینی جەستەیان هێندە قوڵە لە کاتی وەرگرتنی چارەسەردا ناڵە و ئاهیان دەگاتە ئاسمان. ئێمە وەکو چارەسەری پزیشکە کەسێ بەشی تایبەتمان هەیە لە منداڵان بەشێکیان ژوورە جیاکراوەکانە کە تەنها بەشە بە مواسەفاتێکی نێودەوڵەتی لە ناو عێراقدا لە ناو نەخۆشخانەیەکی واتوانراوە دابین بکرێت لێو بۆ نەخۆشانەیە کە سیستمی بەرگریان سفرە یاخود لە بیدایەتی چارەسەری شێرپەنجەی خوێندان کە زیاتر لە مانگێگە و منداڵانە لەوێ دەمێنێتەوە و چارەسەریان بۆ دەکرێت. ئەوەی گرنگە و من دەمێ باسی بکەم ئەو پەرستارانن کە لەم نەخۆشخانەیە و لەم بەشەدا کار دەکەن لەم بەشانی ئێمە لە چاندنی مۆخ و لە بەشی منداڵان نابێت مرافقە بێت. ئەم دایکە کە هەیە دەبێت تەنها کاری دڵنیاییدانە بە منداڵەکەی کە دایکی لێ نزیکە. چارەسەرەکان پاکردنەوەی ئەم منداڵە شردنی دابینکردنی هەموو پێداویستەکانی ئەم پەرستارانە دەیکەن کە لەو نەخبەشەدا کار دەکەن کە بەڕاستی وەکو فریشتەیەکن بۆ ئەو منداڵە بۆ ئەو خێزانە و چارەسەرەکانیان بۆ دابین دەکەن. بەشێکی کەمانەیە کە بەشی ئاوت پیشنتە واتە ئەو بەشەی کە چارەسەرەکانی ڕۆژانە بۆ منداڵەکان دەکرێت یا خوێنی پێدەدرای کیمیاوی پێدەدرێت بەیانیان لە هەشتی بەیانی کراوەتەوە تاکو نزیکە 11 شەو نەخۆشەکان چارەسەری تێدا وەردەگرن. بەشی سێم ژووری قاوشەکانە کە بۆ نەخۆشی ئاسایی تێدا داخڵ دەکرێت و چارەسەری بۆ دەکرێت. ئەمە بەشێکە لە چارەسەرەکان. ئێمە لە شێرپەنجە ئەمانە بە لە 150 چارەسەردا دەنێن لە 150 چارەسەرەکەی تر لایەنی دەرونی ئەم نەخۆشانەیە کە ڕوومان تێدەکەن. ئێمە بەڕێز و سوپاس و پێزانین و ئەمەکداریەکی زۆرەوە سەیری ئەو هەوڵ و هیممەت و هەنگاوانەی ئەم خۆشەویستانە ئەکەین کە بەشێکی زۆریان لە پزیشک و کارمەندەکانیان خۆبەخشانە ئەم کارانە بەڕێوە ئەبەن خۆنەویستانە بە خۆشەویستێکی زۆرەوە هەڵسوکەوت و مامەڵەیەکی دڵسۆزانە بە سۆزانە لەگەڵ نەخۆشەکانە ئەکەن. لە هەمان کاتیشە هەموو بیر و هۆش و زانست و ماندووبوون و تەمەنی خۆیان ئەبەخشنەوە نەکتەنیا بەو نەخۆشانە و چارەسەرکردنیان بەڵکو دوشتی گرنگ لەم نەخۆشخانەیە دروستە بێ کە یەکەم ناهێڵن هیوا بمرێت دوو هەمیان لێرە تەنیا دەرفەتی چارەسەرکردن نییە بەڵکو فێریشمانەکەن کە خۆشمان پارێزین چۆن بکەین بۆ ئەوەی سنووری توشبن بەم نەخۆشیانە لە وڵاتەکەمانە کەم بکەینەوە. بۆیە ئێمە وەکو پارێزگای سلێمانی بە پێزانینێکی زۆرەوە هەوڵەکانیان هەڵە سەنگێنین و هەموو کاتێک بۆمان دووپات کردوونەتەوە پشتیوانێکی بەهێزیان نەبین لە هەموو ئەو ڕوانەی کە لە توانا و دەسەڵات و ئیداری ئێمەیە. هەموو ئەو خزمەت گوزاریانەی کە ئێستا لە ناو نەخۆشخانەی هیوادا هەیە و لە ماوەی 5 ساڵی ڕابردوو کراوە کە زیاتر لە 10 جۆری خزمەت گوزاریەکان تایبەتمەندە و تەنها لەم نەخۆشخانەیە هەیە لە عێراقدا لە کاتێکی پڕ قەیراناوی بێموچەیی و بێبوجەیی ئەنجام درراوە. ئەمەش ئەزمونێکی زۆر گرنگە کە دەتوانرێت بەکاری تیمۆرکی بە بەڕێوەبردنێکی باش بەو ریسۆرسە دیاریکراوانەی کە هەیە لە ڕێی تیمێکی پڕ بە ئەزمونەوە توانراوە ئەم کارانە بکرێت کە ئەمەش دەتوانرێت سوودی لەوەربگیرێت لە سێکتەرەکانی کەو لە داهاتوودا بۆ ئەو منداڵانەی کە لە ناو نەخۆشخانەن و لەو مانگە لە دایک بوون ئاهەنگێکی لە دایک بوون بۆ ئەو منداڵانە دەکرێت کە لەو مانگەدان هەموو مانگێک ئەم ئاکتیڤیتیانە بەردەوامە لە هەمان کاردا بە دابینکردنی دیاری بۆیان پرۆگرامێکی ترمانەیە کە زۆر بە عەلەنی بۆیان ناکەین هەندێک کەس دەزانین ئێمە بەداخەوە لە کۆتایی ژیانیانن پرۆگرامێکمانەیە کە بزانین دوایین هیوای ئەم کەسانە چییە هەوڵ دەین لە ڕێ تیمێکی خۆبەخشەوە ئەو هیوایانیان بۆ جێبەجێ بکەین و بۆیان بینینەدی ئەگەر بینینی یەکێک بێ لە کارکتەرەکان بینینی شوێنێکی تایبەت بێ جلێکی تایبەت بێ خواردنێک بێ ئیڤێنتێک بێ بۆی حازرکەین
ئەم تیمە تایبەتەوە ئەم خۆبەخشانە هەڵدەستن بە ئەنجامدانی ئەم کارانە. بەشێکی تر لەو منداڵانەی کە لێرەن بەداخەوە هیوای ژیانیان نەماوە، بەڵام بەنەمانی هیوای بەردەوامی ژیانیش لێرە دەست بەرداریان نابن، بەڵکو تا ئەو ساتەی لە ژیاندا بن دڵ و دەرونیان ئارام دەکەنەوە و خەندە دەخەنە سەر لێوانیان بە ئاهەنگی خۆشەویستی و هاوڕێیەتی و پێدانی دیاری تا ئەوەندەی لە ژیاندا ماویانە ئاسوودەیان بکەن و ئەوەی لە دڵیاندایە بۆیان جێبەجێ بکەن. لەوەش گرنگتر سەردانیکردنی مەیدانی باحیسی ئیجتیماعیەکانە بۆ ئەو خێزانانەی کە منداڵیان لێرەیە. ئەگەر من بەسەری باسیەوەت بۆ بکەم تراژیدیای شێرپەنجە لە منداڵدا چییە کە منداڵێک تووشی شێرپەنجە دەبێت، ئەم دایک و باوکە هەموو ژیانیان بۆ ماوەی 3 ساڵ لە نەخۆشخانەن. ئەمە دەبێتەوەی ئیهمالکردنی 2 بۆ 3 مناڵی تر لە ماڵەوە دابڕاندنیان لە خوێندن لە پەروەردەکردن لە کۆمەڵێک کێشە. ئەگەر ئەم نەخۆشخانەیە دەرمانەکانی پێدابین نەکرێت، ئەوە ناچار دەبن ئەگەر خانوویان هەبێ بیفرۆشن. ئەو کاتە خێزانێک بێسەرپەرش دەبێت لە داهاتوودا ئەم خێزانە و کۆمەڵێک منداڵ کە گەورە دەبن بەڕاستی کێشەیەشی گەورە لە ناو کۆمەلگای کووردا دروست دەبێت. بۆیە ئێمە هەوڵمانداوە ئەوەش چارەسەر بکەین ئەم باحسی ئیجتیماعیانە ئاگایان لە براکان و لە مناڵەکانی تریان ببێت لە ماڵەوە پرۆگرامی تایبەتیان بۆ جێبەجێ بکەن، ئاگایان لە خوێندنیان بێت. ئەمەش لە ڕێی ڕێکخراوی مناڵپارێزەوە بۆمان دابین کردوون وەکو چارەسەری دەرونی بۆ مناڵەکان. لێرە بەردەوام زۆر بەوردی و بێدابڕان بە سیستەمێکی پێشکەوتووی ئەلکترۆنی دەرمان و چارەسەر دەدرێت بە نەخۆشەکان، هاوکات زۆر بەوردی چاودێریانەکەن. ئەو کارمەندێک لێرە ماوەی 6 ساڵە بە گرێبەست کارەکەم لە بەشی ئەزلی مناڵان. ئەم بەشە بەشێکی زۆر هەستیارە لە بەروی مناڵەکان سەرەتا کە دەستەکەن بە ئیلاج لێرە دەستپێکە کە پێڵەن ئیندەکشن و ئەو مناڵانەش کە مەناعەیاندا ئەبەزێ لەم قاوشە داخڵە بن مناڵەکان زۆر هەستیار نەبێ وەکو مناڵی خۆمان تەعاملیان لەگەڵا بکەین. من لە ئەزلی مناڵان کار دەکەم ماوەی 3 ساڵە وەکو گرێبەست و 1 ساڵیش خۆ بەخش بووم. ڕۆژانە کارکردن لێرە لەگەڵ مناڵەکان بە شێوەیەکی باش بەڕێوە دەچێت و تا بتوانین خزمەتیان دەکەین بە هەموو شێوەیەک. دکتۆرەکان زۆر بەڕێزن، زۆرمان خزمەت دەکەن بە کارگوزارەکان و بە هەمیانەوە زۆر ڕێک و پێکن. هەمیانی تر بە تەنگمانەوەن، هەموو دەقێ بچین یعنی سووریمان لێ ناکەن لە هیچ شتێکە، زۆر باش و ڕێک و پێکن. ئیتر زۆر یعنی بە خزمەتن، زۆر بۆ خەستخانەکە بۆ نەخۆشەکان بۆ هەمومان زۆر باشن. من ماوەی نزیکی 10 ساڵە لێرەم، زیاتر لە بەشی مناڵانم کارەکەم زۆر خۆشەوێ لە بەروی هاوکاری مناڵانەکەم زۆر مرتاحم بە ئیشەکەم. ئەو کارانی لێرە ئەو زەحمەتانەی بەر ڕۆژانەی ئاستەنگانەی دەستمانەکەوێن بەرە ڕوومانە بێتەوە لەلانی مناڵەکان کە ڕەفزی عیلاجەکەن ناهێڵن ئیشان بۆ بکەی هەتا ڕازیانەکەی پێی ئەچێ دوا ئەکەوێ ئامەسەرن ئەچی کاتی ئێستا بۆ نمونە خۆتانمان لەگەڵا بوو کاتێک کە شتێکە خۆ ئەچی بۆ لای ئەبێ بگەڕێتەوە تا شتەکەی ئەخوات پێی ناخۆشە هەردوورێک نزیکی ئەکەویتەوە خواردنەکەی لە بیرەچێتەوە. بەڕاستی مناڵان ئەو تەعاملی کە لەگەڵ مناڵە ئەیکەین ئێمە جیاوازەوەک لە گەورە. مناڵەکە لە ڕووی نازەوە لە ڕووی تەعاملەوە جاری وایە لەو شتە حاڵی نابێت کە ئێمە باسی ئەەکەین. ناچارین بە هەموو طریقەیەکی خۆمان قەناعەت بۆ مناڵە بکەین کە ئێمە ئەم عیلاجە بووەکە. جاری وای لانی دەرونی ڕووخاوە، جاری وای قبوڵی ئەو عیلاجە ناکە ئێمە بۆی ئەەکەین. ئەمە هەمووی زەختێکە لەسەر شانی ئێمە ئەکەوێت. جاری وایە مناڵە کانۆلا دانانێم ئەبێ قەناعەتی بێ بکەی کە کانۆلای بۆ دابنی. جاری وایە کە ئاوت هەبێ، جاری وایە من ئەڵێ هیلاک بووم ئەمەوێ لەم خەسخانە بڕۆمە دەرەوە. ئەمانە هەمووی زەختێکە بن بۆ سەر شانی ئێمە. بە ماوەی 3 ساڵە من لەم بەشە وەکو بەرپرسێکی ئەم بەشە کارەکەم. ئامانجمان گەڕانەوەی هیوایە چاکبوونەوەی ئەو مناڵانەیە کە دێن سەردانی ئەم نەخۆشخانەیەکەن و ئەم بەشەیە ئێمە پێکاتووە لە 3 بەشی سەرەکی. یەکێ لەوانە ئەم بەشەیە کە قاوشی مناڵانە، بەشێکی ترمان هەیە پێوترێ نەخۆشیە جیاکراوەکان ئەوانە کە بەشی ئایزۆلیشن بۆ نەخۆشانەی کە مەناعەیان سفرە و بەشێکی کەشمان هەیە پێوترێ ئاوت پێشن دەی ئەوانن ئەو بەشەش
عادەتەن نەخۆشەکان کە بە ڕۆژیان عیلاجێک وەرەگرن و ئەگەڕێنەوە. من بەشی بەرزتاریم تەواو کردووە ماوەی 2 ساڵ و نیوە نەخۆشخانەی هیوا ئیشەکەم حالێن لە بەشی هیماتۆلۆجی ئەو نەخۆشانەمان کە نەخۆشی خوێنیان هەیە زیاتر عیلاجەکانی ئێرە بەشی ئەو نەخۆشانەی کە مەناعیان دائەبەزێ عیلاجی ئیلتیهاباتیان بۆ کە لە ڕۆژانە مۆغەزیانە درێتێ وإضافة دکتۆر زۆریان هەیە عیلاجی کیمیاییان بۆ نووسێ. ئێمە لە ڕابردوو لە ئێستاشە پشتیوان بووین بەڵێنی پشتیوانی بەردەوامەین پێمان وتون ئەو شتانی کە بە توانای ئێمە ئەکرێت دایم درگامان لەسەر پشتە و دایم بۆ ئەم سێکتەری تەندروستیە بە ئەمانەتەوە لە سەدا هەشتایی تواناکانی خۆمان لە یان زمانی ڕابردووە کە ئێمە لە ئیداری سلێمانیین تەرخان کردو بۆ کەرتی تەندروستی نەخۆشخانی هیواش لە ڕیزی پێشەوەی ئەو سێکتەرانەیە چونکە ئەمە یەکێکە لە شوێنە دەگمەن و ناوازەکان نەک لە سلێمانیا بەڵکو لە کوردستانە لە عێراقا لە ناوچەکەیە پێشوازی لە نەخۆشی چەندین وڵاتی دەوروبەریشمانەکە لێرە جارێکی تر ئومێد دروستە بێتەوە ژیان ئەژێتەوە چه ئەوانەی کە ئەڕۆن بە ئومێدێکی زۆرەوە نایڵن ئومێدەکانیان بمرێت چه ئەوانەی لێرە چاکە بنەوە ئومێدێکی تازیان بۆ ژیان بۆ دروستە بێ ئەمانە پێشمەرگەیەکی مەردی ئازان ئەمانە هەموو کەسێتی و ڕابردوو ئێستای خۆیان خستۆتە سەر سەرمایەکی مرۆیی گەورە کە خزمەتکردن نییە تەنیا بە نەخۆش و بە مرۆڤ بەڵکو ئەمان لێرە بە هەمرۆڤایەتەکانە پارێزن بەڵێ ئەم بەڕێزانی کە لێرەن سەربازێکی ونن. بەڕێزان و خۆشەویستان ئەم خەڵاتەی دەستمان خەڵات و دیاری بەرنامەی سەربازی ونی کەناڵی کوردستان 24 لە جیاتی ئێمە و ئێوە و هەمووتان پێشکەشیەکەین بەم خۆشەویست و خۆبەخش و خۆنەویستانەی نەخۆشخانەی هیوای شاری سلێمانی کە بە هێمەت و هەڵمەتێکی بەرزەوە بەردەوام ئیژەکەن بۆ ئەوەی ترچیدی لەمە و دواتەنیاوەکو سەربازی ون نەمێننەوە بەڵکو ئەمانە سەرکردە و سەرۆکە ڕاستەقینەکانی وڵاتەکەی ئێمن. لە جیاتی هەمووتان ئەم خەڵاتە پێشکەش بە برای بەڕێزمان کاک دکتۆر دۆسکیەکەین وەک ئەوەی کە پێشکەشمان بە هەموو ئەو 450 کارمەندە خۆشەویست و پزیشکە ئازیزە کردبێ کە شەو ڕۆژیان خستۆتە سەریەک بۆ خزمەتکردنی نەخۆشەکان و دروستکردنەوەی هیوا و بژانەوەی ژیان و پەرەپێدانی کەرتی تەندروستی و بنیادنانی کەسێتی و مرۆڤ لە وڵاتەکەی ئێمەیە. زۆر پیرۆزە دکتۆریان. زۆر سوپاس.